لە شەشەم ڕۆژی بەردەوامی خۆپیشاندانەکانی کازاخستان سەرۆکی وڵاتە شەڕی دژ بە خۆپیشاندەران ڕاگەیاند و فەرمانی بە یەزامنیەکان کرد بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە دەتوانن تەقە لە خۆپیشاندەران بکەن کە ئەو وەکو تیرۆریست ناوی بردن. دوای چەند ڕۆژێک لە پشێوی و بە یەکدادانی خۆپیشاندەران و یەزامنیەکانی کازاخستان سەرۆکی وڵاتە ڕایگەیاند کە سیستەمی دەستوری وڵات بۆ سەرجەم ناوچەکان گەڕاوەتەوە و دۆخەکە لە ژێردەستی دەسەڵاتە ناوچەیەکاندایە. قاسم جومارت ئۆکایف کە لە ساڵی 1991ەوە سەرۆکی کازاخستانە هەر جۆرە دانوستانێکی لەگەڵ خۆپیشاندەرانی ناڕازی وڵاتەکەی ڕەت کردەوە و بڕیاری دەستگیرکردنی سەرجەمە و کەسانەیدا کە لە پشت ناڕەزایەتی و خۆپیشاندانە جەماوەریەکەوەن و بە تاوانباری چەکدار وەسفی کردن. سەرۆکی کازاخستان سوپاسی ڤلادیمیر پۆتینی هاوپەیمانی و سەرۆکی ڕووسیای کرد بۆ ناردنی هێزەکانی لە پێناو دامرکاندنەوەی ناڕەزایەتیەکاندا. ئەمەش لە کاتێکدایە وەزارەتی بەرگری ڕووسیا ڕایگەیاندبوو فڕۆکەکانیان بەردەوامن لە گواستنەوەی هێزە هەشتی پارێزەکانی سەر بە ڕێکخراوەکانی پەیمانی ئاسایشی بە کۆمەڵ بۆ کازاخستان و بەشێکی دیکەش لە ئێستادا لە شوێنی دیاریکرا و جێگیرکراون و ئەرکەکانیان ڕادەپەڕێنن. بەپێی بەیاننامەیەکی وەزارەتی ناوخۆی کازاخستان 26 خۆپیشاندەر کوژراون و 3000یشیان لەلایەن هێزامنیەکانەوە دەزیر کراون. لە بەرامبەریشدا 18 ئەندامی پۆلیس و گاردی نیشتیمانی کوژراون و زیاتر لە 750 ئەندامیشیان بریندار بوون. لەلایەکی دیکەوە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆشیاریدایە ئەو هێزە ڕووسیانەی لە ناوخاکی کازاخستان بڵاویان پێکراوە لە دەست بەسەراگرتنی دامەزراوەکانی یەکێتی سۆڤێتی پێشوو. ئاماژەی بەوەش کردووە کە جیهان بە وردی چاودێری هەر پێشێلکاریەکی مافەکانی مرۆڤ دەکات لە کازاخستاندا. نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوای کرد بەرپرسانی کازاخستان چارەسەری ئەو کێشانە بکەن کە سەری کێشاوە بۆ پشێوی و خۆپیشاندانی دەگمەنی بە دوای خۆی داهێناوە، بەتایبەت کێشەی بەرزکردنەوەی نرخی غاز لە وڵاتەکەدا. پێشتریش ئەنتۆنی بلێچین وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ هاوتا کازاخستانیەکەی پشتیوانی بۆ دامەزراوە دەستوریەکانی وڵاتە ڕاگەیاند و جەختی کردەوە چارەسەرێکی هەشتیانە بۆ قەیرانەکان بدۆزرێتەوە و ڕێز لە ئازادی ڕۆژنامەگەری بگرن. هەرسەبارەت بە پێشێلکاریەکانی کازاخستان بڕیارە وەزیرانی دەرەوەی وڵاتە تورکیەکان کە دیارترینیان تورکیایە کۆبنەوەیەکی نائاسایی لە 11 مانگە ئەنجام بدەن. لە ڕۆژی دوێم مانگەوە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی کازاخستان سەریان هەڵداوە. سەرەتا بەهۆی بەرزبوونەوەی نرخی غازەوە بوو، دواتر ناڕەزایەتیەکان بۆ خۆپیشاندانی سەرتاسەری دژ بە حکوومەت فراوان بووە. لە کاردانەوەشدا سەرۆکی کازاخستان هەڵوەشاندنەوەی حکوومەت و باری نائاسایی لە وڵاتەکەیدا ڕاگەیاند.